دەکرێت لە تەوەری کۆتاییماندا باس لە کاری فۆتۆگرافەری و ئەزمموی فۆتۆگرافەرێک ئەکەین کە ماوەی چەندین ساڵە کاری فۆتۆگرافەری ئەکات و لە ڕێوێنەکانی و وێنە فۆتۆگرافیەکانەوە چەندین خەڵاتی بەدەست هێناوە. ئەو میوانەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە میوانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ و بە چەندین کاری فۆتۆگرافیەوانێ بەشداری کردووە. جا ئێمە ئەمانەیە فۆتۆگرافەرەکەمان بناسێنین کاک هادی محەممەدی کە وەکو فۆتۆگرافەر ئەمڕۆ لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. کاک هادی سڵاو لێبێت و بەخێر بێیت. زۆر بەخێر بێ کاک هادی. سڵاو ڕێز و حورمەت بنای خوای گەورە و دڵۆڤان. سڵاو ڕێز و حورمەت لە خزمەتی ئەوەی عەزیز و بینەران و بیسەرانی خۆشەویستی شەبەکەی باش و ڕێک و پێک و دامەزرا و کە بەڕاستی ماڵی هەمووانە شەبەکەی کورسات. زۆر زۆر بەخێر چاوانمان. با سەرەتا لە ئەزمموی خۆتەوە دەست پێ بکەین، باسێک لە ئەزمموی خۆت بکەیت لە بواری فۆتۆگرافیدا. عکاسی یا فۆتۆگرافی بڵێت بەشێک لە ژیانی نەبڕاوەی منە، یعنی وەکو پازڵێکە کە ئەگەر لەم پازڵە هونەر نەبێ بەڕاستی بێمەعنایە و ئەو تەسویری نەهایی ژیانی منە بێمەعنایە. ساڵهای ساڵە من عکاسی ئەەکەم و زەحمەتم کێشاوە لەم ڕێگا، زەحمەتەکە هەستی تیاوە و ئامانجی تیاوە و توانیمە کە وەکو دڵۆپێک لە زەریایەک بتوانم هەنگاوێک هەڵگرم بۆ کۆمەلگاکەم و لە ڕێگەی سروش سناسی و لە ڕێگەی ڕووداوەلی ئابووری و ئیجتماعی جامە بتوانم هەنگاوی هەڵگرم. زۆر باشە، هەموومان نەتوانین فۆتۆ بگرین، بەڵام فۆتۆگرافەر چاوی جیاوازترە. ئەم حەز و خولیایە کە تیاتا دروست بوو چۆن توانیت کاری لەسەر کەیت و بە ئەزمون بتوانی کۆمەڵێ کاری ناوازە بکەیت؟ مامۆستاگیان هەموومان بەڕاستی ئەتوانین دووربین بەدەست بگرین. بەڵێ. و ئەتوانم بە تەئکیدیش پێتان بڵێم کە دووربینگەلی هاتوچۆ و مەداربەستە ئەتوانم باشی لێمە ئەکس بگرن، بەڵام ئەو بینشە، ئەو ئەندیشە و ئەو ئیحساسە لەسەر پشتی دووربین ئەوە شەرتە. مەکانیزمێکی مەکانیکیمان هەیە، بەڵام خروجی ئەو وێنە چەندێک تەئسیری لەسەر ئەو حەوزە ئەو سەبکی هونەرێ بێ ئەوە جیاوازە. زۆر باشە. لەگەڵەوەی کاری فۆتۆگرافەری کارێکی جیاوازە. ئەگەر فۆتۆگرافەرێک چۆن من لە گۆشەیەک و سەیری وێنەیەک ئەەکەم، ئەگەر وێنەکە بۆ من جیاواز نەبێت کەواتە ئەتوانین بڵێن کە ئەمە فۆتۆگرافەرێکی سەرکەوتووە، یاخود ئەبێت ئەو وێنەیە کە من سەیری ئەەکەم یاخود کە هەرچ کەسێکیت کە سەیری ئەکات ئەبێت گۆشەیەکی جیاوازی هەبێت لە چاوی ئەو کەسەوە جیاواز بێت ئەمەیکە گیراوە. لە دیدگای من وەکو بچووکێک لە دنیای عکاسی و هونەرا، عکاسی ئەتوانێت موفقێ، فۆتۆگرافری ئەتوانێت موفقێ کە ئەو شتەی ببینێ کە دیگەر نەتوانن بیبینن و سرنجی خۆی ڕاکێشێ بۆ زاویەیەکی تاریک و بەستەی ڕۆداوێ کە ئەو ڕووداوە بتوانێت باشترین تەئسیرگوزاری لەسەر خۆی بێ لەسەر ئەو مۆزوعە. لە حەقیقەتدا عکاسی سەنەدێکی تاریخیە، بە تایبەت لەو حەوزەی منە کە من ساڵهاست کارەکەم سەنەدی ئیجتماعی، سەنەدێکی تاریخیە. ئێمە بۆ سەنەدێکی مێژوویی ئەبێ بەڵگەیەکی زۆرمان بێ، ئەبێ شاهدەلێکی زۆرمان بێ، بەڵام کامرا توانیەتی خۆی بەتەنیا ڕووداوێ سەبتکە کە ئەم ڕووداوە بەڵگەیەکی تاریخی بێ کە ئاڵوگۆڕێکی ئابووری و ئیجتماعی لەسەر کۆمەلگاکەی بێت. پس عکاس ئەبێ بینشی بێت، عکاس ئەبێ شتێ ببینێ کە دیگەران نەتوانن بیبینن. ئێمە لە عکاسی دوو شتمان هەیە، یەک ئەندیشە، یەک ئیحساس. ئیحساس لازمە بەڵام کافی نییە. باش. ئەبێ خەلاقیەتی تیابێ، یعنی ئەمە دوو شتی پێویستە. کەواتە ئەو هەست و سۆزە ئەبێ داهێنانی دەربخڕێ. ئێمە بمانەوێت مەسەڵەن بۆ سەبکی پۆرترە ئێمە بمانەوێت ئەکسی سێ دەرچوار بخەین، لە ئەکسی سێ دەرچوارە ئەبێ ڕاست بێسە ڕەسمی من وێنت لێ بخەم. باش. بەڵام ئەکسێکە بتوانێت فرمێسکێک لە چاوی تۆ بزەیەک لەسەر لێوی تۆ دابخات، یا تۆ دڵتەنگ یا تۆ دڵشاد یا تۆ ئومیدت و ئامانجت بمگەێنە بە ئامانجەکان، ئەو ئەکسە توانیەتی کاری خۆی بکە. ئەگینا بڕۆ لەسەر ئینتەرنێت بنووسە ئەکسە HD بە کەیفێتی باشەوە لە ئەکسەکانی تۆیش باشتر بۆ تێنێ. باشە کاگادی ئێستا ئەمە وێنەکانی بەڕێستن لەسەر شاشاڕوە. بەڵێ. یەکێک لە فۆتۆکانت کۆڵبەرەکان بوون،
یعنی ئەزانین کە کۆڵبەرەکان ژیانێکی زۆر جیاوازیان هەیە ئەزانین فۆتۆ بۆ خۆی ئەدوێت خۆی چیرۆکت بۆ باسەکات زۆر جار پێویست ناکە ئەو کەسی فۆتۆکەی کردو باس بۆ بکامە چیە چاو فۆتۆیە کە من بینیم ئەزانم ئەم ئازارەی ئەوان هەیەە ئەم ژیانە سەختی ئەوان هەیەە ئەم کۆڵبەرانە چۆن ڕۆژانن لێیان ئەمرێت تا چەند بە شێوازێک فۆتۆکان بە وردی کاری لەسەرەکەی کە بتوانێت کە یەکێک بینی ئەو چیرۆکە بۆ خۆی دروستکە لای خۆ عکاس لە حقیقەتدا دوو شتی زۆر پێویستە فاکتورەیەک و ئازمولێتمان هەیە کە ئەبێ لەسەر ئەوانیشە کار بکە زەحمەت بکێشێ چون بێ زەحمەت نابێ یەکێ دانشی بەسەریە یعنی تۆ بتانی بە وێنەیەک چیرۆکێکی چاوی دروستکەی بۆ مخاتەبت دومی چت ئەوەیە کە تۆ ئەتەوێ ڕەنج یان مەحنەتی وڵاتەکەت نیشتمانەکەت کە ساڵهای ساڵە خەڵکی لێ ئەکوژرێ یان نابینرێت تۆ بتانی بە باشترین شێوات لە کۆتاترین زەمان لە یەک دانە تەسویر ڕای بخەی کە بێژیت لە جێگایەک لەم کوڕی خاکیە کەسکەرێک هەیەن بۆ نانی شەو گیانیان وا لە خەتەرە ڕاست ئۆی ئێمەی هونەرمەند لە پاڵی ئەو بینش و ئەندیشە و ئێحساسە ئەبێت دانیشیشی هەبێ تا بتوانێت ئەو قەواعدی فۆتۆگرافیە بەجێ بێنێ وەختە من ئەکسی ئەخەم لە تەرکیب بەندیە لە ئلمانە لە ئینسانیە لە زەجر و میحنەتە جا من پەرەنسێک باسکەم لە خزمەتی ئێوە عەزیزان لە ئەکاسی بەرخەلافی هونەرە لێتر وەکو خوشنویسی وەکو موسیقا دووبارەی هەیە بەڵام ئەکاسی وان نییە ئەبێت لە لەحزەیەکە دایکێکی جگەر سووتا و هەستێکی هەز ئەشە تۆ لە لەحزات بتوانانی سەبتیکەی ئیسە من لە ناوی ساختمانەکە ئەمەیەکە لە فۆتۆ پورترەکانم بینی توانیان ئەحساسە دەرببڕن ئیسا ئەوە ئەرزکەم لە خزمەتی شەریفتانە ئیسا من چیرۆکی ئەمتانە بۆ بڵێن ئەمە لە سەلاسی باوەجانی ئەوە بوو کە بوومە لەرزەکە هات شارێکی مەحرومە زۆر شتێک مەحرومە ئەو بوومە لەرزە بوو بە خەیر و بەرەکەت چۆن ئایەی قورئان ئەفەرمێ فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا بعد چت ڕەنگەوە فکر بکەن کە ئەمە ڕەنج و میحنەتە بەڵام خوای گەورە خەیری تێخستووە کەسێ دەنگی ئەو ملەتە نەبوو بەڵام وەختە بوومە لەرزەکە هاو ئێمە تی کۆمەڵە لە دۆستانی عکاسمانە ڕیم بۆ عکاسی و ئەوان زەحمەتی بێشتریان کێشە وێنەکان پەخش بووە بەڕاستی مردمی ئێران لە باشترین شێوازە کۆمەکی خۆیان دەربڕی یەکێ لە خێرخوازەلی تاران ئەم وێنەیە بینی وتی ئەمە ئەفسانەیە مەکە ئەیەت چەند لە مناڵ و ژن و پیاەک و خێزانەکەی لە ماڵە ژیان بکەن هات بۆ سەلاز کە سەلاز شارێکی سنوور نزیکی سنووری ئەم دێوە لای ڕۆژهەڵات هاو ماڵێکی بۆ کردنەوە دڵی شادکردنەوە ئەنی ئەتوانێت ئەوە تەئسیرگوزار بێت و ئەتوانێت ئەوە خدمەتێکی شایانی بێت کە ڕەنگە ئەوەی وا کتێبیش ئەنووسێ بە ئەندازەی وێنەیەک نەتوانێت ئەسیری بێت ئیمڕۆ لە کشوەرە لە عەرەبی وێنەیەک کات بەهاری عەرەبی و ئەتوانێت لە کۆمەڵگای ئێمەی چا لە بوارە لە تریج ئەو تەئسیری خۆی ڕابکێ باشکەواتە ئەتوانین بڵێن هەموو ئەو هۆکارانەیە وای لە بەڕێزت کردووە لەوەی کە لە پاڵ کارەکەی خۆتەوە ئەم کارە فۆتۆگرافیە بکەیت وەکو بەڕێست ئاماژەت پێکرد تۆ کارە فۆتۆگرافیەکە وەکو داهاتێک بۆ ژیانی خۆت بەکاری ناهێنی تەنها وەکو حەز و خولیایەکە بەڵێ ئەرزی کەم لە خزمەتی شەریفتان من مدیر بانکم کارم حسابات و ماڵیە و مدیرەتی MBA و وامە کاری ماڵیە بەڵام وا ئەزانم ئەگەر هونەر لە ژیانمانە بێ وەکو ئاوێکم لە جێکە ماومە سۆ ڕاست کە دووچاری ڕۆژمەڕەگی ئەوم و دوای ماوەیەک بە قەوڵی گەندەڵ ئەبم نا من لە پارەی تایس لە حیاتمە لە پارەی هونەر لینم نەکردووە استفادەم نەکردووە هەمیشە وتومە وەزیفەیەکی ئیجتماعیم هەیە لە هونەرمەندی ڕاستەقینە هەمیشە زەرەرەکە بەڕاستی ژیانی هونەرمەندی واقعی لە تەواوی ئەلبەت لە تەواو ناڵێم لە شەرق الئەوسەط لە خاوەرمایانە بیشتر ئەڵێم لە مەناتقی خۆمانە هەمیشە ژیانێکی پڕ لە سەختی و میحنەتە چون بیری لە جەهانی سێوم ژیانی هونەرمەند زۆر سەختە یعنی بایەخێکی نییە
ئەبێ خۆت ئێمە هونەرمەندی دەرەجەیەکی ڕێک و پێکمان هەیە لە ڕۆژهەڵات دەستفرۆشی ئەکا بەڵام ئەگەر بێت و هونەرەکەی بە جوانی بناسیێنێن بە خەڵگە بیناسن ئەتوانێت کەسێک بێت وەکو بتهوێن وەکو ئەفرادەلێکتر وەکو پیکاسۆ ئێمە گەورەلی زۆرمان هەیە بەڵام بەداخەوە ئەو مەحنەتیان لێ ئەکرێت من پێمدا ئەکێشم بۆ دەسم ڕانەکێشم لە پاڵی کاری ماڵیەکە تێم عکاسی ئەەکەم بەڵام هیچگا لە هیچ حاڵەتێک و لە هیچ ئەحواڵێکی ژیان ما وام نەزانیە کە من لە عکاسی دوور بوومەسۆ چون ئەگەر دوور بوومۆ وەکو ئۆکسیژنە کە ئۆکسیژنە ئازارم ئەدات ئەگەر نەبوونی ئازارمەدات بەڵێ بابینە سەرەوەی کە بەشداریکردنی ئەم کارە فۆتۆیانەت هەم لە ناوخۆی وڵاتی ئێران هەم لە دەرەوەی وڵاتی ئێران بۆمان باسکە چەند بەشدار بوویت وە خەڵاتەکانیشە چی بوون کە بەردەستێنەوە بەداخەوە من لە ئارشیڤم نزیکی 145,000 ئەکسم هەیە ئەگەر بڵێم 200 دانە لە ئەکسەکان 200 دانە لە ئەکسەکانم نەناردووە بۆ نین نازانم لەسەر کۆتایی بووە لەسەر تەمەڵی بووە لەسەر وەزعیەتی ژین بووە نازانم چی بووە ئەلبەتە هەزینەی چی لەسرە ئێمە بەرحاڵ بەعزە فستیواڵ هەیە دولاری ئەوێت و ئەمانە کە بۆ هونەرمەندانی ناوچەی ئێمەش ڕەنگیشە لەیرا سەخت بێت بازێ مەوانەعمان هەیە بازێ جریاناتمان کە باسی باسکردن نییە لەیرا بەڵام لە فستیواڵی دووگ لە ئەکسم لە نمایشگای واشنگتون لە تاران بووە لە ئەمریکا بووە بە مەوزوعی تاران ئەکسێکم هەیە کە ئەوە نردمە خزمەتان با مەوزوعی تاران لە فەرانسە بووە ویکتۆر پۆلۆنیسکی جەشنوارە خڵاتم بووە عەرزی کەم لە خزمەتان نەفە جەشنوارەی بینەلملەلی خەیام یەکەمی فستیواڵی سلێمانی فستیواڵی هەولێر نەورۆزی تاجیکستان نمایشگای خیابانی تاران عەرزی کەم لە ئێستا شتێکە لە بیرمان بێت ئەمانە چەلێترە کە لیستەکەم ناردە خدمەتان ئەمانە بەشداریم بووە هەم خڵاتم وەرگرتە هەم بەشداریم بووە و باش بووە یعنی تەسیرێکی باشی بووە هەرە و بەحسی کۆڵبەریە تەسیرێکی باشی بووە بۆ بەحسی بوومە لەرزە توانیەتی بە عەمەڵ تەسیرێکی ئازمونێکی باشی بێت ئەستا لەگەڵەوەی کە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە چۆت چەندین کامێرای تەکنۆلۆژی باشتر هاتووە ئەو پێداویستانەی کە لە بەردەستی ئێوەیە تا چەند وە ئەکا لەوەی کە تۆ وێنەیەکی زۆ کواڵەتی باش بگریت من شتێکتان بۆ بێژم کە من حاڵەتی سوحبەت و شۆخی بێ لە منتەقەی ئێمە بەعام بەخازنە ئەوەی کە ئەهلی هونەر بێ وەکو ئێوە ئێژێ نگات چەندێ جوانە ئەگەر نگەهڵا من نە دۆستەلی هونەرمەندم کە زەحمەتێن کێشا لەم ڕێگە لە ڕۆژهەڵات کە زۆر نییەن و کەم نیێن و زۆریشن وەختی ئەکسە ئیشانی کەسێک ئەدەی ئێژێ وەڵڵاهی نوێنەکە زۆر جوانە دووربینەکە چییە کامراکە چییە وەکو وەسە مەسەن بێژی مامۆستا بەختیار عەلی ئاخرین هەناری دنیات زۆر جوانە خۆزایە پێنووسەکە چی بووە یعنی ئاوە ئەو عکاسی هەنووز بەو شایستگیە بەو جوانیە لەسەر کۆمەلگا ئەو جێگەی واقعی خۆیە بەو کوالیتی باشی خۆی نەگرتووە بەڵام ئەبزار و وەسیلە تەسیرێکی زۆر بە سزای هەیە لەبەر ئەوە ئێمە سورعەتی شاترمان هەیە دیافراگمان هەیە نازانم ئیزۆمان هەیە ئەگەر ئەو وەسیلە لە لای تۆ بە نرختر و جوانتر بێ تۆ ڕاحەت تۆی تر ترس و واهمە و بیری ئەوە ناکەیت و ئاخ من ئەمەوێ بڕۆمە ماڵێک پیرەژنێکە پڕە لە ڕەنج و میحنەت لە ژێرزەمینێکە ژیانەکە ئەگەر تۆ وەسیلەکە وەسیلێکی باش نەبێ ناتوانانی ئەو دەرد و ڕەنجە بە باشی بەیان بکەیت بەڵام ئەبزار ئەتوانێت کۆمەکت بکە وەلێ ئەبزار لازمە کافی نییە ئەبێ ئەو بینش و ئەندیشە و ئەحساستە لە بیر نەچێت باش کاگادی هاتوویتە سلێمانی چۆنە بەلاتەوە سروشتی سلێمانی کە لە وێنەکان تا زۆر سروشتم بینی قوربان لە ئابووری یا لە ڕووی جوانیەوە لە ڕووی کە تۆ چاوی فۆتۆگرافەر جیاوازتر شتەکانە بینێ ئێمە شتی ئاسکەم لە خزمەتی جەنابتانە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری شارێکە کە مەحبوبە بە تایبەت بۆ ڕۆژهەڵات بە عام بە خاص و تایبەت
بۆ جوانڕۆ خۆشەویستێکی تایبەتی هەیە. من خەزم و کەس و کارم لێرەیە، بەڵام زۆرێک لە مامۆستاوالی برادری نزیکم کە لە مەکتەب بە یەکابووین ئیستا لە زانکۆی ئێرا خەریکن تەدریسەکەن و بە خاکی خۆمان نەزانین و بە خەڵکی خۆمان نەزانین. هەر سلێمانی هاتوویت یان چیتە شوێنەکانی شارەکانی تریش چیتە هەولێری جوانیکی خۆی هەیە بچیتە قەڵا ئەتوانیت چەندین فۆتۆی جیاواز بگری. گوڵەکان یەکێ سوورە، یەکێ زەردە، یەکێ نارنجیە، هەر گوڵێک بۆنی تایبەتی خۆی هەست. کوردەواری ئاوایە. کامێراکەت هێناوە لەگەڵ خۆتە؟ وڵای هاوردومە لە ساڵنی دەست خۆش کاگاتی زۆر جار ئێمە لەگەڵ هاوڕێیانیشم یعنی زۆر جار ئێمە کە ئەمانوێ هەر بووە ئاسای ڕۆژانی خۆمان حەزەکەین فۆتۆیەک بسرکەین، ئێستا هەموو مۆبایلەکانمان پێە بە دەستمانەوە لەوانێشە کوالەتی باش بێت، بەڵام ئەو فۆتۆی منەیگرم لەوانەیە لەگەڵ تۆ جیاوازتر بێت، لەگەڵ ئەو من هاوکارەکان لێسە و کاکنجی بەرامبەرمانە کە ئەو فۆتۆیەکمانەگرێت ئێمە لای خۆمان یەکسەر لە تۆڕە کۆمەڵاتەکان دایبەزین، بەڵام خۆمان چەندین فۆتۆگرین ئەوە نییە دایبەزین سێری ناکەینەوە تا چەند تۆ کار لەسەر ئەو شێوازی قیاسات و باگراوند و شێوازی فۆتۆکەوە ئێستا ستۆدیۆکەیمە جوانە بەلات ئەگەر من فۆتۆیەکی تۆ بگرم باشە پێمەڵی هەڵەکەی چییە؟ فەرموو. باش سەرکۆبزانی فۆتۆگرافەرێکی باش دەرەچیت؟ ئەمە فۆتۆکەی منە ببورە ئەوڵین هەڵەیەم ئەکسە خۆمم کە بە جوانی دەنەکەوتم. قوربان ئەمە سەبکی پۆرترەیە. پۆرترە دوو سەچتمان زۆر مهمە، یعنی پۆرترەیەکی لە ماندگارترین و کلاسیکترین سەبکەلی نینە کە ئەبێ فۆتۆگرافر بە من بڵێ بە منی بینەر بڵێ کە من ئەمەوێت چیت ئیشانی تۆ بدە. ئیستا لێرە فەزایەکە فەزای مردووی زیاوە، یعنی ئەو فەزایەکی مردووە ئەگەر ئەم ئەکسە کراب بکرێت تەسیرگوزاری لەسەر ئەم مخاتەب بیشترە. ئەڵەنە من ئیسە کولی ئەڵێن بە سۆری حرفەیە دەست خۆش بێ بۆ یادگاری ئەکسێکی زۆر جوانە. مەوزوعی ئەکس زۆر مهمە. ئێمە ئەمانەیە پۆرترەیەکی خیابانی بگریم، لە خیابانی ئێمە سادقیم، ڕوویدادێ بدونە کەم و کورت، بدونە هیچ دەخڵ و تەسەڕفێ ئێژین ئەڕوونی خیابان ئەیگرین. ئەمە پۆرترەیەکە کە تۆ توانیتە ئەو ڕساڵەتی باشی خۆتە لە ئەو سەبکە بەجێبێنی، بەڵام لە پۆرترا من ئەبێ ئەو سەختی ئیسە من ئەبێ ئەو سەختی سوژە ئەو کەسەوە ئەمانەی وێنەی لێ بگرین، ئەو سوژە ڕاحەتی فۆتۆ بێ تۆ وێنەیەکی من و پەیوەند بکرە. ئەبێ دێ من زاویەکە دابنیشم وا نابێت چۆن نەتەوێت ئاوە بە ئیسراحەتی خۆ چۆ بۆ تۆ باشە بۆی وێنەکەمان بگریت بابزین فۆتۆکەوە چۆن جیاوازەکەی چەند پێشمان بڵێ چی بکەین سێری تۆ من هیچتان پێ ناڵێم ئەڵێم خۆت بە خۆم بم خۆت بە ئەلبەتە ماشەڵڵا ئێوە سە خۆتانن چونەوەنە لەسەر کام دووربین مامۆستاگیان تەماشایەکی ئەو سروشتە بکە باشە دادەگیان تۆیش پێکەنینێکت با بێ بەهۆی ئەوەی کە ژنی تو لە تافەتت هەیە ئەی دەستخۆش وەڵا کاک نەجیب ئەمە فۆتۆکەی کاک هاتیە ئەگەر فۆتۆکە تۆزە ڕوونیش نەبێت بەڵام سێریکە شێوازەکەی جیاوازترە دەست خۆش بێت فۆتۆیەکی جوانە ئێمە لە عکاسی نقاتی تەڵاییمان هەیە گوڵدمان هەیە جەناب لە نقطەی تەڵایی بوویت ویستم جەنابی بخەمە نقطەی تەڵایی بەڵام حەزم نەکرد زۆر عەزیەتان بکەم کە جێبەجێ بووم نقاتی هەیە لە عکاسی کە مامۆستایانی عکاسی پێتەڵێن بنا بە تەجروبە و ئازمون و خەتا پێتەڵێن ئەو نقاتە زۆر تەئسیرگوزارە لەسەر بینەر پس ئەبێ تۆ بە تایبەت چاو چون چاو قسە ئەکات ئەبێ ڕۆشنبیرێک مامۆستایەک وەکو ئێوەی عازیز تێ ئەگات لە قسەی چاو و تۆ بتوانێت لە وێنەکان تا بە تایبەت لە پۆرترە کە حاڵەتی مختلفی هەیە جۆرا و جۆری هەیە بەڵام ئاساترینەکەی ئەوە چاو بخەیت ئەو نقطە تا تۆ بتوانیت پەیوەندێک و ئلهامێک لەگەڵ ئەو چاوە بگری جا بتوانانی ئەو کارە بکەیت بەڕاستی توانیت ئەکسێکی تەئسیرگوزارت بێ ڕاستە
ئێمە هیوای دەستخۆشی سەرکەوتنە لێ بۆ خوازیین. زۆر سپاس سپاس. دڵخۆش بینم مەمنون. ڕۆکە لە کورسات بووی خۆشحاڵم پێمان مەمنونم کەسێکی سەرکەوتوی توی واداریش نەر بەردەوام بی لە کارەکەی هەتا خۆتە سڵامەت بێ. خۆش ئاماژە پیا کورسات ماڵی هەمووانە ئێمە بە بەڕاستی. بێجیاوازی هەر کەسێک بەهرەیەکیە بێ توانی بێتی کارێکی باش کە ئێمە حەزەکەی میوانداریکەین ئێمە زۆر دڵخۆش بین بەهاتنە سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونت، زۆر ئامادەبوونت بەخێر. سپاس بۆ وێنەکەشت سپاس دەست و زۆر چاوتان خۆش بێ زۆر سپاس لە خۆتان کە زۆر بە خوشقەلبی و خوشڕوویی ڕۆحی ئاعتماد بە نەفس ڕۆحی ئارامی خەنە سەر قەلبی میێوان ئەڵبەتە میێوان نیە ماڵی خۆمانە ماڵی خۆتە و لە کاناڵی بە نرخەکەی کورسات من مەمنونتانم عەرزێکم نییە ئەگەر زۆر زۆر سپاس. زۆر بەخێر دەی خۆشحاڵ بین زۆر خای بەخێر. خێرا.